پۆرترێتی مرۆڤی دڵ. مرۆڤی دڵ لە ڕوانگەی ئاسۆ و باوەڕ و ڕەفتارەوە بە تەواوی قارەمانی ڕۆح و واتایە. قۆڵیەتی و بەرفراوانی ئەو پەیوەندی بە زانست و دەستکەوتەکانیەوە نییە، بەڵکو پەیوەندی بەو دەوڵەمەندی دڵ، پاچی ڕۆح و نزیکی لە جەنابی حەقەوە هەیە. لە ڕوانگەی ئەوەوە نرخی ئەو شتانەی کەوا بە ناوی زانستەوە دەخرێنە ڕوو هێندە نرخیان هەیە کەوا مرۆڤ بەرەو حەقیقەت ببەن و دیسان لە ڕوانگەی ئەوەوە هەر زانستێک کەوا یاریدەی مرۆڤ نەدات لەوەی لە حەقیقەتی مرۆڤ و شتوو بوون تێبگات، بە تایبەت ئەو زانستە نەزەریانەی کەوا لە ژیانی کردەییدا جێگەیان نابێتەوە بە هیچ شێوەیەک گرنگیان نییە. مرۆڤی دڵ بە گوێرەی ژیانی دڵ و ڕۆح پرۆگرام کراوە، سوورە لەسەر ئەوەی لە تەواوی چەپەڵە مادی و معنەویەکان بەدوور بێت، لە بەرامبەر ئارەزوە جسمانی و لاشەییەکانی خۆی هەمیشە لە حاڵەتی بێداریدایە. بە عەزمی بەرەنگاربوونەوەی نەفرەت، کینە، هەڵپە، حەسوودی، خۆپەرستی خۆی چڕ کردوێتەوە و تیمسالێکی تەواوی خاچی بوون و خۆ بە هیچ زانینە. ئەو هەمیشە بە دوای ئەوەیە حەق هەڵبگرێت و بەرزی بکاتەوە. خەمخۆرێکە کەوا هەمیشە بە تامەزرۆیی ئەوەی هەرچی سەبارەت بە جیهانی مڵک و مەلەکوت بیستویەتی و هەستی پێدەکات بە کەسانی تریشی بگەێنێت. دەسووتێت و قەرچەی لێ هەڵساوە هەتا بڵێ خاوەن سەبر و تەمکینە. زیاتر لەوەی قسە بکات و ژاوەژاو دروست بکات ئەو شتانە دەژی کەوا باوەڕی پێیانە. مرۆڤێکی بزاوت و خاوەن ئیمانە کەوا لە ڕێگەی ژیانی خۆیەوە دەبێتە نمونە بۆ مرۆڤەکانی تریش. ئەو بێ ئەوەی وچان و وەستان بزانێت بەردەوام خەریکی ڕاکردنە. ئادابی ڕۆیشتن فێری ئەوانە دەکات کەوا ڕێگەی جەنابی حەقیان گرتووە. لە ڕوانگەی جیهانی ناخیەوە چەشنی کورە هەموو کاتێک قەرچەقەرچی سووتانی لێ هەڵساوە، ئەو کاتەشی خەریکی سووتانە هەرگیز شوێنەواری غەمی بەسەرەوە دەرناکەوێت. بیر لەوە ناکاتەوە بێگانەکان لە ئاخەڵکێشانی خۆی بێدار بکاتەوە. کاتێک لە ناخیەوە دەسووتێت فووی گەرم و گوڕیش دەکات بە ڕۆحی ئەوانەدا کەوا هانایان بۆ هێناوە. لە ئامانجی مرۆڤی دڵدا هەمیشە ئەولاکان پەردە بەسەر خۆیاندا دەدەن. ئەو خۆی وابەستەی ڕەزامەندی جەنابی حەق کردووە، بەردەوام خەریکی پێشکەوتنە. مرۆڤێکی خاوەن ئیمانی وەهایە کەوا بەردەوام یەخەی مەسافەکانی دەگرێت، هەتا ئەو کاتەی بە ئامانجی خۆی دەگات هەردەم وەک ئەسپێکی کوهەیلان ڕادەکات. ئەو کاتەشی خەریکی ڕاکردنە ناکەوێتە ناو هیچ جۆرە چاوەڕوانیەکەوە. مرۆڤی دڵ بە شێوەیەکی وەها لە ناخەوە مەردی ڕێگەی حەقیقەتە، لەگەڵ هەموو هەستان و دانیشتێکیدا بیر لە پایەدارکردنی حەق لەسەر ڕووی زەوی دەکاتەوە. کاتێک خاتری حەقیش جێگەی باز دەبێت زۆر بە ئاسانی دەتوانێت دەستبەرداری ئارەزوو و داواکاریەکانی خودی خۆی ببێت. ئەو سینەی خۆی بۆ هەموو کەسێک دەکاتەوە و بە شەفقەتەوە باوەش بە هەموو کەسێکدا دەکات. لە کۆمەڵگادا هەمیشە وێنەی فریشتەیەکی داڵدەدەر پیشان دەدا. هەرچێکیش بێت جگە لە ئەڵڵا چاوەڕوانی هیچ شتێک لە کەس ناکات. لە ڕوانگەی هەڵسوکەوت و ڕەفتارەکانیەوە هەوڵ دەدات لەگەڵ هەموو کەسێکدا بگونجێت. لەگەڵ کەسدا ناکەوێتە بەربەرەکانێ و دوژمنایەتی بەرامبەر کەس گۆژ ناکات. ئەگەرچی هەندێک کات بە گوێرەی بیرکردنەوە و ئیجتیهاد و پیشە و ڕێچکەی خۆی هەندێک بژاردەی هەبێت، بە هیچ شێوەیەک لەگەڵ کەسانی تردا ناکەوێتە ڕکابەری و پێکدادانەوە. بە پێچەوانەوە هەر کەسێک کەوا خزمەتی دین، وڵات و نیشتیمانەکەی بکات خۆشی دەوێت. چەپڵە بۆ هەموو کەسێک لێ دەدا کەوا کاری ئەرێنی ئەنجام دەدات. چەپڵەیان بۆ لێ دەدات و هەتا بڵێ ڕەچاوی ڕێز بۆ دنیابینی و پێگەی ئەوانی تر دەکات. مرۆڤی دڵ لە پاڵ ئەو هەوڵ و کۆششەی خۆیان هەیەە بە شێوەیەکی دەراسا گرنگی بەسەرخستن و چاودێری جەنابی حەقیش دەدەن. لە هەموو هەنگاوێکیاندا بە دوای ڕێگاکانی بوونەجێ دەرکەوتی سەرخستنی ئیلاهی دەگەڕێن. بە شێوەیەکی دەراسا بایەق بە یەکێتی و پێکەوە بوون دەدەن کەوا لە قورئاندا وەک ئامرازی بوونەجێ دەرکەوتی چاودێری ئیلاهی ئاماژەی پێکراوە. لەگەڵ هەموو کەسێکدا کەوا ڕێچکەی ڕاست و دروستی گرتووە بۆ ئەنجامدانی کارێکی هاوبەش ڕادەکەن. لەمەش زیاتر بە ناوی سازانێکی لەم شێوەیەوە زۆر جار سەرەڕای خۆیان ملی ڕێگەیەکی تر دەگرن. بیر لەوە دەکەنەوە کەوا ڕەحمەت لە یەکێتیدا بوونی هەیە و ناکۆچی و دووبەرەچی مرۆڤەکان ناگەیەنێت بە هیچ شوێنێک و هێندەی لە دەستی بێت
هیممەتی هەموو کەسێک دەخاتە پاڵخۆی و هەوڵی ئەوە دەدا هەمیشە بەڕووی پەناگەکانی چاودێری و ئیلاهیدا کراوە بێت. مرۆڤی دڵ عاشقێکی حەق و دێوانەی ڕەزامەندی جەنابی حەقە. ئیدی لە هەر کوێ و لەژێر کام هەلومەرجا بێت هەنگاوەکانیان بە ڕەزامەندی ئەوەوە دەبەستنەوە. لە پێناو بەدەستێنانی ڕەزامەندی ئەودا هێندەی گیانیان دەربچێت هەڵپە دەکەن. هەروەها بۆ گەیشتن بەم ئامانجە دەشێت هەرچی هەیە بە فیدای بکات، دەست لە هەموو شتێکی دنیایی و ئاخیرەتیش هەڵبگرێت. لە دنیای هزری مرۆڤی دڵدا تێبینی گەلێکی ڕەتکراوەی وەک کارەکانی من، سەرکەوتنی من، جێبەجێکردنەکانی من جێگەیان نییە. ئەو هەرچیەک کەوا پێویستە جێبەجێ بکرێت لەلایەن هەر کەسێکەوە ئەنجام بدرێت با بدرێت، وەک ئەوەی لەلایەن خۆیەوە ئەنجام درابێت مەمنون دەبێت. سەرکەوتنی ئەوانیش بەهی خۆی دەزانێت و لە دوای ئەوانەوە دەڕوات. شەرەف و پایەی پێشەوایەتی ئەنجامدانی ئەو کارە بۆ کەسانی تر بەجێ دەهێڵێت. لەمەش زیاتر بیر لەوەش دەکاتەوە کەوا دەشێت کەسانی تر لە بابەتی خزمەتی ئیمان و مرۆڤایەتیدا لە خۆی سەرکەوتوتر و لێوەشاوەتر بن. بەم هۆیەوە هەلومەرجێکی ئاسانتر بۆ هەنگاوەکانی ئەوان ئامادە دەکات و دواتر هەنگاوێک دەکشێتە دواوە و کار بە دەستوری بوونە مرۆڤێک لە نێو مرۆڤەکاندا دەکات و لەسەر ڕێگەی خۆی بەردەوام دەبێت. مرۆڤی دڵ هەمیشە دەستی لە یەخەی خۆیدایە و بەهۆی ئەوەی بە عیبەکانی خۆیەوە مەشغوڵە ناتوانێت خۆی بە کەلێن و کەم و کورتی کەسانی ترەوە خەریک بکات و نایکات. خەریکبوون بە کەسانی ترەوە لەلایەک بوەستێت لە ڕێگەی ئەوەی لە هەموو هەلێکدا نمونەی بوونە مرۆڤی چاک دەخاتە ڕوو. ئەوانە بەرەو ئاسۆی باڵاتر ئاراستە دەکات و بەنسبەت هەموو کەسێکەوە دەبێتە نمونەیەکی جوان. چاوپۆشیش لە عیب و کەم و کورتی مرۆڤەکانی تر دەکات. بە زەردەخەنەوە وەڵامی ڕەفتارە نەرێنیەکانی ئەوان دەداتەوە. لە ڕێگەی چاکەوە بەرپەرچی خراپەکانیان دەداتەوە. گەر 50 جاریش زویر بکرێت تەنیا یەک جاریش بیر لە شکاندنی دڵی کەسێک ناکاتەوە. مرۆڤی دڵ ژیانی لە خولگەی مرۆڤی کامڵدا دەباتە سەر. ژیانی توێشودار بە ئیخلاسەوە بە یەکەم بابەتی خۆی دەزانێت. لە ڕوانگەی هەست و هزر و ڕەفتاریەوە بە شێوەیەکی وەها بە ڕەزامەندی جەنابی حەقەوە وابەستە بووە گەرتەواوی دنیا و دەرەوەی دنیاشی پێ بدەیت دیسان ناتوانیت ئەو لە ئامانجی خۆی پاشگەز بکەیتەوە. تەنانەت بە هەژگەلێکیشی پێ بدەیت دیسان ڕێگە و ئاراستەی خۆی ناگۆڕێت. مرۆڤی دڵ لەگەڵ ئەو کەسانەدا کەوا لەسەر هەمان ڕێگەی ئەو دەڕۆن و خاوەنی هەمان مەفکورەن هەرگیز ناکەوێتە ناو ڕکابەریەوە. هەرگیز هەستی حەسوودی و ئیرەیی بەرامبەر ئەوان نییە. بە پێچەوانەوە کەم و کورتی و نقصانیەکانی ئەوان تەواو دەکات. لە ڕەفتارەکانیدا بەرامبەر ئەوان هەمیشە وەک ئەوەی ئەندامی یەک لاشە بن مامەڵە دەکات. بە ڕۆحێکی تەواوی ئیسارەوە لە بابەتەکانی پۆست و پلە و پایە، شۆرەت، هەژمون، کاریگەربوون، هەروەها لە تەواوی بابەتە مادی و معنەویەکاندا هاوڕێکانی ڕێگاکەی دەهێنێتە پێشەوە و پاشان لە ڕێگەی ئەوەی خۆی دەخاتە پشتی پشتەوە دەڵاڵی بۆ سەرکەوتنەکانی ئەوان دەکات. چەپڵە بۆ جێدەرکەوتەکانی ئەوان لێ دەدات و بە خۆشی و شادی جەژنەوە پێشوازی لە سەرکەوتنەکانی ئەوان دەکات. مرۆڤی دڵ ئەگەرچی دەشێت زۆر جار وابەستە بە ڕێگە و شێوازی خۆی بمێنێتەوە و چالاکیەکانی لەسەر ڕێچکەی مەزاج و زەوخی شەخسی خۆی بەڕێوە ببات، بەڵام هەمیشە هەوڵی ئەوە دەدات بەرامبەر بیرکردنەوە و هەنگاوی کەسانی تر بەڕێزەوە مامەڵە بکات. هەمیشە بەڕووی هاوبەشیکردن و پێکەوە ژیان کراوەیە. لەگەڵ هەموو هەستان و دانیشتێکیدا بە دوای ڕێگەی هاوبەشی هەنگاو هەڵگرتن لەگەڵ مرۆڤی خاوەن هەمان مەفکورەدا دەگەڕێت. پرۆژەی هاوبەش لەگەڵیان پێک دەهێنێت. لە جیاتی من هەوڵی پایەدارکردنی چەمچی ئێمە دەدات. لەمەش زیاتر لە پێناو دڵخۆشکردنی کەسانی تردا ئامادەیە زۆر بە ئاسانی ئاسوودەیی خۆی بەفیدا بکات. هەروەها کاتێک ئەم کارانەش ئەنجام دەدات چاوەڕێی هیچ ڕووتێکردنێک لە کەسەکەوە ناکات. تەنانەت کەوتن ناو چاوەڕوانیەکی لەو شێوەیەش لە ڕوانگەی خۆیەوە بەکەوتن ئەژمار دەکات. چەشنی ئەوەی لە مار و دوو پشک ڕادەکات لە شان و شۆرەت و ناودەرکردن هەڵدێت. خۆی بە ناو چاودێری دەبیرچوونەوەدا دەبات. مرۆڤی دڵ دەستدرێژی لە کەس ناکات، بە هێرش وەڵامی هێرش ناداتەوە. لە هەستیارترین کاتەکانیشدا هەردەم بە میانڕەوی هەنگاو هەڵدەگرێت و هەر چیەکیش ڕوو بدات باڕوو بدات، هەرگیز دەوەی داخوازیەکانی کەسایەتی مەردی دڵ بە تەواوی و تێر و تەسەلی ئەنجام بدات لە دواوە ناوەستێت.
هەردەم بە چاکە وەڵامی خراپەکاریەکان دەداتەوە. هەمیشە خراپە بەکاری خراپەکاران ئەژمار دەکات و هەردەم وەک تیمسالی چاکێتی ڕەفتار دەکات. مرۆڤی دڵ ژیانی لە ڕێچکەی قورئان و سوننەتدا، واتە ژیانی لە چوارچێوەکانی دۆستێتی جەنابی حەق، تەقوا و شعوری ئیحسان و عەزیمەت بەسەر دەبات. لە بەرامبەر هەزگەرێکی وەک خۆپەرستی، غرور، شان و شۆرەت کەوا دڵی مرۆڤ دەمرێنن، هەردەم دەست لەسەر پەلەپیتکەیە. تووشی هەرچی شتێکی جوان ببێت دەڵێت هەموو شتێک هەر لەوەوەیە و بۆ خاوەنە ڕاستەقینەکەی دەجێڕێتەوە. لەو کارانەشدا کەوا وابەستەی ئیرادەیە، لە چەمکی من هەڵدێت و پەنا بۆ چەمکی ئێمە دەبات. مرۆڤی دڵ لە هیچ کەسێک ناترسێت، لە بەرامبەر هیچ ڕووداوێکدا تووشی شڵەژان نابێت. هەردەم وەک عاکیف دەڵێت پشت بە ئەڵڵا ببەستە، باوەش بە کۆششدا بکە، خۆت ڕامی دەستی حیکمەت بکە. لە بەرامبەر هەر شتێکدا کەوا بەڕاستی دەزانێت هەرگیز پاشگەز نابێتەوە. مرۆڤی دڵ هەرگیز لە کەس زویر نابێت، بە تایبەت بەرامبەر ئەوانەی دڵوابەستەی جەنابی حەقن، هەرگیز دڵی ناشکێت. هاوڕێکانی هەمان ڕێگای خۆی لە هەر خراپەیەکدا ببینێت لێیان دوور ناکەوێتەوە، پەردەی نێوانیشیان نادڕێنێت. ئەوان شەرمەزار ناکات، واز لە شەرمەزارکردن بهێنا. گەر خراپیەکی لەو شێوەیەش لەلایەن کەسێکی ترەوە ببینێت، وەک ئەوەی هەڵپەیەکی گەورەی ئەنجامدا بێت، سەرکۆنەی خۆی دەکات و پرسیار ڕوبەڕووی خۆی دەکاتەوە. مرۆڤی دڵ لەبەر ئەوەی دەزانێت کەوا دەشێت ڕەفتاری کەسی ئیماندار ڕاوەی جیاوازی هەبێت، لە گومانی خراپ هەڵدێت. ئەوەی دەیبینێت و دەیبیستێت بە باشە هەڵسەنگاندنی بۆ دەکات، هەرگیز ناکەوێتە ناو تێبینیە نەرێنیەکانەوە. مرۆڤی دڵ هەنگاو و چالاکیەکانی بە تێبینی ئەوەوە نابەستێتەوە کەوا دنیا شوێنی پاداش وەرگرتنە و بەڵکو بە تێبینی ئەوەی دنیا شوێنی خزمەتکردنە ئەنجامیان دەدات. هەموو کاتێکیش ئەو ئەرکەی لە سەرشانێتی بە دیسپلینێکی دەراساوە جێبەجێ دەکات. خۆمەشغوڵکردن بە سەرنجام و نەتیجەی کارەکانەوە بە بێڕێزی بەرامبەر جەنابی حەق ئەژمار دەکات. ئەو خزمەتی دین و ئیمان و مرۆڤایەتی لە پێناو بەدەستێنانی ڕەزامەندی جەنابی حەق بە گەورەترین ئەرک دەزانێت و چەندە کاری گەورەشی لەدەست ببێتەوە، بە هیچ شێوەیەک بیر لەوە ناکاتەوە کەوا پایەیەکی مادی و معنەوی بەم هۆیەوە دەست بکەوێت. مرۆڤی دڵ نە لە بەرامبەر تێکچوونی هەلومەرجەکان تووشی هیوا بڕاوی دەبێت، نە بەهۆی ئەوەی تەواوی مرۆڤەکان لە دژی ئەو وەستاونەتەوە تووشی شڵەژان دەبێت. هەردەم دەڵێت ئەمە دنیای زویربوون نییە و دنیای بەرگەگرتنە. بەم شێوەیە هەردەم دام بەخۆی دادەگرێت، ئارام دەگرێت، با مەبەستی ڕزگاربوون لەو ناڕەحەتیانەی تووشی دەبێت. بە دوای ڕێگەی ئەلتەرناتیڤ و جێگرەوەدا دەگەڕێت. تەنانەت لە هەستیارترین ساتەکانیشدا استراتیژی جیاواز بەرهەم دەهێنێت و هەمیشە لە کۆشش و دەستپێشخەری خۆی ناکەوێت. لە ڕۆژگاری ئەمڕۆماندا کەوا بە هەمرۆییەکان بە سووک تەماشا دەکرێن، لە هەزری دینیدا تێکشکان دروست بووە، هەموو لایەک بەدەست ژاوەژاوی مێشک بۆشەکانەوە تووشی ناڵین بووە. لە جیاتی شتی تر پێویستە جارێکی تر ئەوە بیری خۆمان بهێنینەوە کە زیاتر لە ئاو و هەوا ئاتاجی مرۆڤگەلێکی لەم شێوەیەین و بەم شێوەیە خاڵی کۆتاییش بۆ ئەم بەشە دادەنەین.